الله الله ما شاء الله ما شاء الله ما شاء الله. اي بارك الله فيك اي بارك. واسم ما اي عزك الله. هو ما بس تسبوا اي بارك الله فيك. ان شاء الله خذ اشترى رزيمات. يا الله السلام عليكم ورحمة الله وبركاته. شفت رمضان بيروز وشفت ليلة القدر تبيروز من ان شاء الله بتشبحشتي يا ربي. امين يا ربي. ان شاء الله خذي خيراتها من بيسك. تبركت. اس وقص في عن وصفه قناعات. بارك والله بدلها بخواي خوش تبي قناعات والله خوش تبي قناعات خوش تبي يعني لكن ما كباك كتشي دلي اتو خوشويستي ببيجيتي بيجيتي خوش صلى الله عليه وسلم اوش با اقدار بيو يعني دلي اگر كسك خوش ويست يعني بيبل بري إني أحبك في الله أي بري أحبك الله الذي أحببتني من أجله. إني أحبك في الله أحبك الله الذي أحببتني من أجله. والله تخوش تبي خوش عزيزي ما شاء الله قرآن خين دنك خوش سرود بيش بيج نويش وتارخين وهم مواصفات بهذا بيخوش الحمد لله. هذا من فضل. وأما بنعمة ربك فحدث. هذا من فضل ربك. بتيجي بحث كمان هكاكي موهبك الدفها بتعلمك زونينك زونستك فيربونك الدفها بتلو بحث بس بو خوي نبي او زشتي زور جرين كيلو بابتي دمي بيخمروا حضرة سليمان سلامي خويا للسربكاتك صلى الله عليه وسلم عفريتك قلتي امن عرشي بلقيس لبودين من السبأ ليمن كو يشان وقال الذي عنده علم من الكتاب انا آتيك به قبل ان يرتد اليك طرفك. دلي آسفي كوري برخيا وزيري دستراسي حضرة سليمان بقولتي أمن بودينم بيك طرفة العين يعني ساود قطعت بيك ولفيشت حاضر. الله وجد دفرموا علماء مفسرين دفرمون أو اسمي أعظم دزاني كلمة اسمي أعظمه كلمة اسمي أعظم دعائك دليك أو عرش شديد لبيش أخوي حضرة سليمان لسر كرسي يعني ويبو كبري لسر كرسي دانيش تبو كديتي أو موش هديدي فرمي هذا من فضل ربي سبحان الله هذا من فضل ربي ليبلوني أشكر أم الله أو دنقش أو موهبش كأخوة دايتي ما أخوة تعقيما دكاتو ده بزور أمي همي تستكتاقي كرنا شور بكده بو باشي ما بخرابي بالشكر كي أما أو فضل قوري ومنتي تولا سر إيما أما قرنا شايستي أويني بخواي والله همو من هر يكك تظانم ياك دنيا علم وزانستشي بيبي اگر خوا نبي كبيداتي حتى دلي سندي بزاني او زبزانه هي زنازه اي بارك الله بزاني اي بارك الله فيك وإيش الله خدش ترازي برانبر علمي رب العالمين هيس كسك دفرمي ولو ان ما في الارض من شجره اقلام والبحر يمد من بعد 7 أبحر ما نفدت كلمات الله. شافو چند يا 25 الله هيز نما واه هزار شكر الحمد لله والله إيش الله خدای قبیل کرد. همه بسرمانه، همه ایمان داره، همه تقوا داره. هر قرآن خواندن که وانا خواندی، هر طاعتک و عبادتک، روزی گرتن وانا، دربان کردن وانا. بدیار شاشة زوانه کی کسان بیشتر بینه خواهد زخیری آوانش. اللهم آمین، اللهم آمین، اللهم آمین. یاش همیه گرینگتر دوی دنیای دا زانست کی فیر بی و خلکی فیری زانست کی بکی. کجا نعمت. پیغمبر صلی الله علیه و سلم نوا فرموده قال جرى بحث زانست زانياري كريم من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له طريقا الى الجنه. ما لو باشتر اتو زانستك تشتكير بهر زانستك من يريد الله به خيرا يفقهه في الدين. الله كسك خوي تعالى بي وتساكي بيبشاند وريني شاندري بي تيدا جاين لمعنى الدين. اما او شو باسي علم زانست زانياري فيربوني لكي مهمه. اقرأ باسم ربك بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك. شهد الله أنه لا إله إلا الله والملائكة وأولو العلم وقائم بالقسط. يعني أولو العلم صاحب العلم ما شاء الله. يعني خوي تعالى لدو ناوي خوي لدو ملائكة باسي أولو العلم كرديا صاحب العلم. حتى يعني خذ تعالى خوش بما جابت كده إن الله يخاف من عباده العلماء. إنما يخشى الله إنما يخشى الله من عباده العلماء. إنما يخشى الله الله مفعولة. إنما يخشى الله إنما يخشى الله من عباده العلماء. هرچند زانست و زانیاری تهبنش زیادتر تو دی نزدیکتر بیش خودش ترسی. ای بارک الله فيك 10 درجه ما مصاري باري. يا الله میوانه که عزیز خود حس کرده افشود گل مداوت
و خود حس کرد وی بابتی هم دبتر تسلی بحسکین که چوات نوا قرآن دا بحث زانست و زانیاری ها فیربونه علمی هاتیه کرن پیغمبر صلی الله علیه و سلم چند حول دایه صحابی کسین دورو برتوی حتی اگر فیربون زمانی جیبت فیربون زانست کی بت فیربون علم کی بت چوا حول هنده دایب تایبتی جی پرکک باش فیربون و خلکی جی پرکک باش فیرکن ما مستای عزیز که خود حس کتاب شفت دیال ماذا بود دکتر حسین گردشالی یا الله بسم الله الرحمن الرحیم دکتر جان ده فرمو ای ماشاءالله دكتور بهدي وهاتيا بهدي الله والله نعمتي اخوان السلام عليكم تهاد وتحاب عليكم السلام باسي نعمت ما الله وبركاته ما مستدشتي بريس بارك الله فيك يا اخوة بخير بيت دكتور جان او برابر رزانا دستو كاك دكتور جان فنزتان هالرنجين ب دكتور جان هذا موفق بن يا رب ما هيتمان ولوش نايت او جوازه وانقو باقلاوه نيه او بخير بيت دكتور يا ربي خوا سلامتك فرمون جناب الله خيرات ابن ويس عزيزا خوا سلامتك يا رب هردي تيتم خلق شددات ميواني استا او ميوان هاتيش او هردلين ملا خير ناكات الملا نابخشنو انقوش اما او قسما نكرد يا من ناويري جناب تاني شمو جاري شتي دنا ما مستاني عيني ريزيان دقرن احتراميان هي ما مستان لكن جناب تان امن او جاره قلت با امن شتشي لقل خوم بمالباتي هم ما مستان عمد بيجين دياري قصب شين دياري حصبه تمام جو دياري جاري قصب بيشين دياري باغلاويا هوي دخوي دبايلو دكمو امن والله امام صاحب اخوي تايبته يا ربي خوش دكتور جان بخوي تايبته لهر مجلسك تشبي ان شاء الله او مجلسش تايبته يا ربي ان شاء الله اف شفاجي شفت تايبته وشفت ليله القدر واسطك ان شاء الله امد بحث خير وبركه علم وزانست وزانياري فيربون لكن وجا هما يا اشهميه گرنگتر رنگ بو گل جارا بو مبخو نبته بسیار بس اوید غیر مسلمان بوانا بسیار بد بله که باسی زانست و فیربون دکین یکسر یکم آیت قرآن پیروز که جبریل علیه السلام نازل کری بو پیغمبری صلی الله علیه و سلم شکفت حرائه قلت بسم الله الرحمن الرحیم اقرأ بله او يجي كلام كرو قلت ما انا بقارئ بله بجا همال دسبيكي بو من بحثي في بابتي بك بالضبط شوابيه اف مازنيا هنده خود تعالى بوچي گرينگي پیدا زانست و زانياريه بله بجا حسكه بلا دسبيكي ما مستعمل داشتي بدنگ خوي تايبت خوشحال دبين زور ونيه وان آيات القرآن بيروس بدنگ خو بخينه بشته هنگه هم ده دسبيك يا الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم صدق الله العظيم بارك الله وإن شاء الله خد اشترى زيبت بارك الله دكتور جان يكمين آخفتنو يكمين آيات القرآن بيروس أذبين وشوابية بسم الله الرحمن الرحيم پێشەچی دەستخۆشی لە جەنابتان دەکەم بەر لەوەی بچمە ناو بابەتی بەرنامەکەی لەوەتەی کوردستان 20 سال هەیە و بەرنامەتان هەیە هەموو ساڵێ بەشداری ئەو بەرنامەم کردیە ئەو ساڵ تۆزەی خۆمان گران کرد لەبەرەوەی بەرنامەم لە کەناڵی لە دوو کەناڵی تریش هەیە لەبەر ماندووبوونەکەم ینی بەتەما بووم بەشداری نەکەم بەڵام دواتر ئەو برایانە تەکلیفیان کرد و حەزم نەکرد تەکلیفەکەیان بشێنم دیارە ئەو بەرنامەیە لەگەڵ بەرنامەکانی تر ئەو بۆدکاستەی کوردستان 24 و بەرنامەیەکی تری مامۆستا بیلال کەیوانی هەیە هەر سێکیان ڕۆڵێکی زۆر باشیان هەیە بۆ هۆشیارکردنەوەی
مسلمانان لە مانجی ڕەمەزان دەورێکی زۆر باشی هەیە الحەمدولله زۆر گرینگە کەناڵی گەورە کەناڵی گرینگ ئەو کەناڵانی کە بینەریان زۆرە لە مانجی ڕەمەزان شان بە شانی دکتۆرە بەڕێزەکان و مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی زۆر باشیان هەبی لە ناو کۆمەلگا بەداخەوە دەڵێم کەناڵ هەیە بەڕاستی لە ناو ڕەمەزان و پێش ڕەمەزانیش ژەهر دەڕێشتە ناو کۆمەلگا ئیش لەسەر گومان خستنە دڵ و دەرونی مسلمانان دەکاتن کۆمەڵێک خەڵکی بانگ دەکات لە ڕەمەزانان کۆمەڵێک بابەتی زۆر هەستیا دەورژێنی گومانێکی زۆر لە لای مسلمانان دروست دەکات بۆەوەی کەجانی شڵ ئەمە قەت وەمان نەکردی نامدرم کەناڵ هەیە بەها دەکاتن ینی بەڵێ بەڵێ ئەو بەرنمەیە مامۆستایانی ئاینیش زۆریان پێ باش و پێخۆشە ینی بەرنمەکە بۆیە مامۆستایان ڕێژەی باش بەشداری دەکەن لە بەرنمەکان ینی ئەو شتێکی زۆر باشە تۆ بێ گومان بخەیە ناو دڵ و دەرونی مسلمانان ئایا ڕەمەزان بۆچی ئللا لەو فەسلەیە ڕەمەزان دەبی واجبە واجب نییە ینی ئەوە بەڕاستی لەپاڵ ئەوەی کە شتێکی خراپە گومان خستنە سەر مسلمانانە ئێمە لە ڕەمەزان هەر پێمان دەکرێت وەڵامی ئەو خەڵکەی بدەینەوە ئەو کەناڵە گومان دەخاتە ناو عەقیدە و بیر و باوەڕی مسلمانان بابەتی علم و زانست و زانیاری لە ئیسلامدا زۆر گرنگی پێدراوە ئەو قورئانەی کە 6236 ئاەتە 800,000 علم و مشتقاتی علم لە قورئانی هاتووە گرنگی ئەوەیە کە ئەو قورئانە ئەو ئیسلامە کە سەرچاوی یەکەمی قورئانە زۆر گرنگی بە علم و زانست و زانیاری داوە دکتۆر جان 800,000 بەڵێ 800,000 لە قورئانی پیرۆزتر هەیە یان بابەتێکی تر هەیە لە علم زیاتر باسکراوی نەخێر نییە هەمووی باسی علمە علم زۆر زۆر علم و مشتقاتی علمی زۆر زۆر لە قورئان باسکراوە جا ئەوەی کە گرینگە سەیری دەکەی یەکەم ئاەتی قورئانیش کە دابەزیوە باسی علم و زانست و زانیاریە حکمەتەکەی لە چیدایە کە خوای پەروەردگار یەکەم ئاەتی قورئان دەفەرمی ئیقرا دیارە لە پاش ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ماوەکی زۆر بیر دەکاتەوە چۆن خەڵکی ڕزگارکە لەو نەخۆشی و نەهامەتی کە خەڵک تێکەوتووە لەو نەزانی و جاهیلیەی لەو هەموو زوڵم و ستەمەی کە دەکرێتن چۆن خەڵکی وشیار بکاتەوە چۆن خەڵکی ئاگادار بکاتەوە لە هەڵەو کەم و کورتیەکان ئەو هەموو کچە زیندە بەچاڵ دەکرێت ئەو هەموو ئافرەتە بێبەش دەکرێت لە میراس یعنی کۆمەڵێک بابەتی تر پیا و سالاری گەلک زۆر بووە یعنی کۆمەڵێک بابەتی تر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ماوەکی زۆر لەو ئەشکەوتە بیری دەکردەوە چۆن ئەو خەڵکەی ڕزگار بکە بۆ ڕزگارکردنی هەموو نەخۆشی و ناخۆشیەکان هەموو زوڵم و ستەمێک هەموو ئەو شتانەی کە ناپەسەندن لە کۆمەلگا دەکرێت علم و زانست و زانیاریە بۆیە خوای پەروەردگار یەکەم ئاەت کە دای بەزان سەیدنا جیبریل فەرمووی ئیقرا بخوێنە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد فەرمووی ما ئەنا بقاری ئەمن قاری نیمە ینی خوێندەوار نیمە ئەم گوتوبێژە ڕاستەوخۆ بینی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیدنا جیبریل عەلەیهی السلام ئەو هابووە لە ناو بالضبط سەیدنا جیبریل چ لە پێغەمبەر دەکات عەلەیهی سەڵام پاش ئەوی لێ دووبارە دەکاتەوە ئەویش هەر دووبارە دەکاتەوە پێغەمبەری خوا دەکوشی زانایان دەفەرمون ئەو کوشینە دەلالەتی زۆری هەیە معنای زۆری هەیە مانای وایە کەسێک ئەگەر بێوێ فێرە زانست و زانیاری بێ بەبێ ئازار فێر نابێ ینی کەس بەبێ شەون و خونی بەبێ هەوڵ و ماندووبوون بەبێ سەعیکردن بەبێ ئەوەی هەوڵ بدا فێری زانست و زانیاری نابێ یعنی ئازاردرا بە دڵنیاییەوە بەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵام پێغەمبەری خوا لە باوەشی کرد ئازاریدا هەتاوەکو فەرمووی ئیقرا کەواتە لێرە خاڵی یەکەم ئەوەیە علم بەبێ ئازاردان بەبێ ناڕەحەتی قوتابی خوێندکارێکمان هەیە لە سلێمانیە لە دهۆک لە کۆلیژ وەرگیرە ئەو مەسافە دەبڕی لە ئازیزان و خۆشەویستانی خۆی دوور دەکاتەوە لە کۆمەڵێک شتی دەبینی نوێ لە ژیانی دەچێتە وڵاتێکی تر ساڵانی ڕابردوو تا تواناسازی هەبوو قوتابی خوێندکارەکانمان دەچوونە دەرەوە کەواتە علم دەبێ شەونخۆنی بۆ بکەی علم دەبێ ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم بۆ ئیقرا ئیقرا مانایەکی گەلێک زۆری هەیە یەکەم ئیقرا یعنی ئەتوو بخوێنە کەواتە ئەوەی نەخوێنێ فێر نابێ نەتیجەی خوێندن فێربوونە کەسێک ئەگەر بیەوەی بڵێ وەڵام فێر دەبم بەبێ خوێندن هێشتی وا نابێ چەند ڕۆژێک بەر لە ئێستا مامۆستایەکی بەڕێستان بان کرد گوتیان چێ بۆی هەیە فتوا بدا باشە تۆ ئەگەر گوێت ڕاگرت بە تەنها گوێ ڕاگرتن لە مامۆستایەکی بۆت هەیە فتوا بدەی بێگومان نەخێر ئەتوو بەس گوێت ڕاگرتیە تەنها بە خوێندنەوەش نابێ فتوا بدەی بە خوێندنەوە دەبێ بخوێنی بۆ ئەوی فێری علم و زانست و زانیاریەکە بی ئەو علمەی کەسب بکەی ئەوجا ئەتوو دەتوانی بیدەیتەوە بیبەخشیتەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئیقرا لە زمانی عەرەبی مانایەکی تریشی هەیە یعنی خوێندنەوە
شتەکان خوێندنەوە بۆ شتەکان بۆ هەموو شتەکان دەڵێ ئەمن قسەم لەگەڵ کەسێک کرد دموچاویم خوێندەوە ئەوە لە ڕووی دەریونە دێت دموچام خوێندەوە ئەو کابرای مەبەست و ئامانجی چ بوو کەواتە بە خوێندنەوە کۆمەڵێک شت دەزاندرێ ئیلا زانستەکە نییە دەڵێ ئەمن ئەم عیلمە لەناو قورئان هەیە بەڵێ لەناو قورئان بتوانی شتەکان بخوێنیەوە بۆ چۆنت هەبێ لەسەر شتەکان بەڵێ قورئان کۆکەرەوەی هەموو عیلم و زانست و زانیاریەکانە ئەمن بۆیە هەموو جارێ لە هەر شوێن و جێگایەک بم تێبینیم لەسەر تەفسیرەکان داوە تەفسیرەکان ئێ سوپاس بۆ خوای گەورە ئێمە کۆمەڵێکی زۆر تەفسیرمان هەیە بە زمانی عەربی بە زمانی کوردی و بە زمانەکانی تر گرفتەکە چییە لە تەفسیری قورئانی پیرۆز یەک کەس تەفسیری قورئانی کردووە یەک کەس ئەوە گرفتە بۆچی گرفتە بۆ نمونە یعنی مەبەستت ئەوەیە کە مفەسرێک هەبی چەند مفەسرێک هەبن پێکەوە یەک تەفسیری من دەڵێم دەبی لێژنابی لێژنا بۆ نمونە قورئان کۆمەڵێک بابەتی طبی تێدایە یعنی لە ڕووی پزیشکیەوە کۆمەڵێک بابەتی تێدایە بۆچی خوای پەروەردیگار بۆ نمونە دەبێت دکتۆرێک باسی ئەو بابەتەی بکە بۆچی خوای پەروەردیگار باسی ئەوە دەکا وفاكهة مما يتخيرون ولحم طير مما يشتهون بۆچی خوای پەروەردیگار باسی ئەوە دەکا بۆ لەبەرچی یعنی دەبی بێ دکتۆرێکی بەڕێز بسەلمێنی بۆچی ئەو بابەتە بۆ شێوازی خوێندنەوەی بۆ بکڵێ ئەمن دەڵێم بابەتی فەلەکی تێدایە قورئان بابەتی تەندروستی تێدایە بابەتی کۆمەڵایەتی تێدایە کە دکتۆری دەرونی بێ ئەو بابەتی باسکە نەجمی هم یهتدون بەڵێ فەلەکی علمی فەلەکی بالێرە یەک پرسیار بکەم بابەتەکەم نەگەیاندووە بەس ئەوە وەڵام بدەوە بە کورتی هەموو عیلمەکانی دنیاوی لەناو قورئاندا بوونی هەیە بەڵێ لە قورئاندا بوونی هەتا ئەو عیلمانەی کە نوێشن بەڵێ هەمووی لە قورئان هەمووی یعنی خوای پەروەردیگار بۆ نمونە باسی کۆمەڵێک وەسائل دەکە بۆ گواستنەوە دەفەرمێ والخيل والبغال والحمير لتركبوها وزينة ويخلق ما لا تعلمون ويخلق لما دوا دروس دبي ما لا تعلمون ئێستا ئێوە نایزانن چونکە قورئان دائم خطابی لەگەڵ ئەو کەسانە کردووە کە هەبوونە حەدیثی پێغەمبەریش عەلەیهی سڵاتو وسەلام بە هەمان شێوە بۆ نمونە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام لە هەموو حەدیثەکان ئاماژە بۆی دەکات دەفەرمێت تۆ ئەو خێرەی بکەی تۆ ئەو چاکەی بکەی مامەسە مەلادەشتی دارقەسبەکت لە بەهەشت بۆ هەیە بۆچی دەڕێدا دارقەسب بۆ ناڕێ فراولە ئێوەیە بۆ نارێ چیوی بۆ ناڵێ لەبەرچی لەبەر ئەوەی ئەو شتەی کە لە بەرچاوی ئینسانی بە قەدر و قیمەتە گەورەتر لەوەی کە نایبینی ئەگەر بڵێ ئەتو دار فراولەکت لۆ هەیە ئەو کابرای فراولەی نەدیتیە نازانی فراولە چییە ئەو کاتی لەکنەوان نەبووە ئەجینا دەزانێت دارقەسب زۆر گران بەهەیە تیجارەتی ئەو خەڵکەی لەسەر قەسبە بۆی دەڵێت تو قەسبت لە بۆ هەیە ڕاستەوخۆ قسە لەگەڵ دەکا واتە شتێکت پێناڵێ کە نییە ويخلق ما لا تعلمون خوای پەروەردیگار نەیفەرمووە ئێوە ئێستا ئەنگۆ باوەشی نێتان هەیە باوەشنی بە خۆ دەکەن نەیفەرموو ئێوە لەمە چەند ساڵێکی تر پانکە دروست دەبێت دواتر موبەڕدێ دروست دەبێت دواتر کۆندیشن دروست دەبێت دواتر سپلی دروست دەبێت بۆ چونکە دائیم عیلم لە پێشکەوتندایە ويخلق ما لا تعلمون کۆمەڵێک شتی تر دێ کە ئێوە ئێستا نایزانن بەڵێ ئەف قورئانە هەندە مەزن و کەلامی خودێ قورئانی پیرۆز لە ڕێگەی وحی لە ڕێگەی سەیدنا جبرائیل عەلەیهی السەلام نازل بووە بۆ عەبدەکانی لە ڕێی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەرێک کەسێک بووە کە ئومی بووە نەیزانیە بخوێنێ و بنووسێت حکمەتی ئەمە چییە زۆر جوان چونکە هەمووی باسی عیلمە ئەی بوو کەسێک نەبوو کە عالم بێ ئەحمەد شەوقی شاعیر قسەیەکی زۆر جوانی هەیە دەڵێ فەخرە لە بۆ فەخری کائینات کە نەخوێندەوار بووە هەزاران دکتۆر دەبێت لێکۆڵنەوە لە فەرموودەکانی بکەن حکمەتی چییە وەرەقەی کوڕی نەوفەل کە خوێندەواری هەبووە کاتێک کە پێغەمبەری نازدارمان وحی بۆ هاتووە عەلەیهی سەڵاتو وسەلام دەچێتە لای وەرەقە دەزانی ئەوە نیشانەی پێغەمبەرایەتە نیشانەی نەبووەتە بۆیە هەندێک لە زانایان دەڵێن موسڵمان بووە هەندێک لە زانایان دەڵێن وەرەقە موسڵمان بووە چونکە فەرمی ئەوەیە بەسەر پێغەمبەرەکانی تر دابەزیوە ئەوەیە دەفەرمێ بەسەر موسای دابەزیوە عەلەیهی سەلام هەمان شتە بەڵێ بۆ ناڵێ عیسا لەبەرەوەی ئەوان پێیان وا بۆ عیسا کوڕی خوایە دەڵێ ئەمان شتە لێ دەڵێن خۆزگا تەمەنم لە کات و ساتێک بوومایە قووەتم هەبایە بۆ ئەوی دیفاع و بەرگریم لە تو کردبایە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام بۆچی یعنی بەلایەوە سەیرە بۆچی ئێستا دێمە سەر بابەتەکەی بمبورە بۆچی یعنی ئەمن تووشی گرفت دەبم دەڵێ بەڵێ ئەوەی ئەو پەیامێ هەڵدەگرێ ڕوبەڕووی جەهل و نەزانی و نەفامی دەبتەوە ڕوبەڕووی زوڵم و ستەم دەبتەوە خەڵک ڕوبەڕووی دەبتەوە ئێمە هەر وەرەقە کوڕی نەوفەلیش
خوێندنەوەی بۆ شتەکان هەیە بارەکە الله ئەلێرە شتەکمان بۆ دەردەکەوی هەندێک جار ئەتوو پەیامێکی جوانت پێەیە بەس کەسی بەرامبەر تێت ناگەمانەوە نیە تۆ خراپی بۆ نمونە گوڵێکی زۆر بۆن خۆشمانەیە گوڵ دەدەیتە کەسێک بۆنی ناکە گوڵەکە بۆنی خۆشە بەڵام ئەو کەسە لەبەرەوەی هەڵامەتی هەیە پەسیوی لەیە گوڵەکەی بۆن ناکە ئەو گوڵە بخۆی بۆنی زۆر خۆشە وایە کۆمەڵێک بەکتریا و ڤایرۆسمان هەیە لە شوێن و جێگای دوور لە ڕووتان پیس دەژین بینە ناو ئاوەکی پاک دەمری لە ناو دەچی نامینێ خۆمانەوە نیە ئاوەکە خراپە بخۆی وایە کەش و هەوای ئینسانی خراپ لە ژینگەی خراپە بۆیە نەورەقەی کوڕی نەوفەل دەرێت تۆ دێی پەیامێکی جوانت پێەیە خەڵک ڕوبەڕوو دەبتەوە لەوەی کەوا ئەزیەت و ئەشکەنجە و ئازار دەدەن دائیم وایە قورئان باز دەکا کاتی لوقمانی حەکیم نەسیحەت و ئامۆژگاری کوڕەکەی خۆی دەکات چ دەفەرمێ ئەقیمی سەڵاتە یا بونەیە ئەقیمی سەڵاتە مامۆستا دەشتی هەموو مامۆستایان دێ ئاەتەکان لێ تەواو دەکات والله خودش دەڕۆزی واصبر على ما أصابك بارك الله چار شتی تێدایە چار شت یەکەم وأمر بالمعروف ئەوە یەک دوو وانهى عن المنكر هذا پێشەوی ئەقیمی سەڵاتە وأمر بالمعروف وانهى عن المنكر چارەم چییە کاک واصبر على ما أصابك تەماشای چارەم چەند گرینگە واصبر على ما أصابك سەبر و ئارام بگرە لەسەر چی لەسەر ئەوەی تۆ فەرمان بە چاکە دەکەی خەڵکی ئاگدار دەکەیەوە لە خراپە و تاوانکاری کەواتە هەر کەسێک لە هەر کات و سات و سەردەمێک بی ئەگەر خەڵکی ئاگدار کاتەوە لە نەخۆشی و ناخۆشیەکان لە گوناه و تاوان لە زوڵم مستەم ئیلا دەبێت تووشی ناڕەحەتی بێ ئەوجا حکمەتەکە چییە حکمەتەکە ئەوەیە بۆ کەسێک نەبووە عالم بێ عالمی فەلەک ناسی ئەو کاتی کە ئەگەر پێغەمبەری نازار عەلەیهی سەلام خوێندەوار بووە دەیانگو کاکەوە کتابی خوێندیتەوە ئەوە تەڵەبەی وەرەقەی کوڕی نەوفەل بووە ئەو جە دەڵێ حکمەتی خوای پەروەردگار لەوەیە دوای ماوەکی زۆر کەم لە هاتنی یەکەم وحی وەرەقەی کوڕی نەوفەل وفاتی کرد هەتا خەڵک نەڕێن ئەو هەموو لەکن وەرەقەی کوڕی نەوفەل بزەبێت بەرنامەی لە بۆ دانایە ئەو عیلمەی کە پێیەتی دایکی بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیە کە نەخوێندەوار بووە ئەو شتی لەکوێ زانیە و معجزەی خوای پەروەردگارە معجزەیە وعلمك ما لم تكن تعلم بارك الله یعنی کەواتە کەسێکی نەخوێندەوار بێ باسی کۆمەڵێک بابەتی گرنگ و هەستیار بکە لە بابەتەکانی کۆمەڵایەتی لە بابەتی خێزانی لە بابەتی ئابووری اقتصادی لە بابەتی حتا لە بابەتی دەرونی لە بابەتی هەموو بابەتەکان کەواتە ئەو نیشانەی ئەوەیە ئەو کەسە نەخوێندەوار بووە چێ فێری کردیە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى بارك الله فيك صحابەکان صحابەت پێغەمبەری صلى الله عليه وسلم علەمای تێدا بووە عالمی فەلەکە عالمی توزانم جیۆلۆجیە عالمی جغرافیایە عالمی تاریخە یان هەمووی ئیتر خەریکی شەڕ بووینە خەریکی فتوحات بووینە خەریکی نووسینەوەی وحی و فەرمودەکانی پێغەمبەر بووینە صلى الله عليه وسلم فرمودەیەکی زعیفمان هەیە دەڵێ ئەسحابی کەالنجومی فی السەما بئەیهم اقتدەیتم اهتدەیتم و حەدیثە زعیفە دەڵێ هەموو هاوڵەکانی من وەکو ئەستێرەوان لە ئاسماندا بە کامەیان ئیقتیدا بکەی هیدایەت وەردەگری ئەو حەدیثە زعیفە لەبەرەوەی هەموو سەحابەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عالیم و دانا و زانان نەبووینە هەمووینە بەڵێ چۆن حمات شڵۆ خودش تەڕۆزی بێت ئەوێژی پۆشنکێڤەکە خێرا مامۆستای خێرا دکتۆری سامانودەینی ئێمە پرسیارەکە زۆر جوان بوو ئێمە کۆمەڵێک سەحابەمان هەبوو عالیم بووینە ئێستا بوون ئیبن عەباس لە تاریخ زۆر شارەزا بوو حبر الأمة لە تاریخ زۆر شارەزا بوو زەید لە عیلمی فەرائیس زۆر شارەزا بووە علمی فەرائیس دابەشکردنی میراث بۆ نمونە ئیبن عومەر لە فەقی زۆر شارەزا بووە ئەبوو هورەیرە لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵێک سەحابەمانە بوو خاتو عایشە دەفەرمی پرسیاری لێ بکەن ئیمامی عەلی بە هەمان شێواز معاذی کوڕی جەبەل بارەکە الله معاذی کوڕی جەبەل کە دەینێرتی باسی کۆمەڵێک بابەتی قانونی یاسایی دەکاتن چۆن ئەتوو باسی ڕوونکردنەوەی شەرعی بۆ خەڵک دەکەی کەواتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حتا لە ناو سەحابەکانیش کۆمەڵێک زانست و زانیاری تایبەت کردیە بە پسپۆڕەکان بۆیە من سەرەتا و قسەم کرد گوتم تەفسیری قورئانیش پێویستی بە لێژنەیەکی گەورە هەیە بۆ تەفسیرکردن نەک یەک کەس تەفسیری هەموو قورئان بکە بەڵێ ئەی بارەکە الله فیک باشە ئەگەر مادام وسای هەند مەزنی بەحسێ علم و زانست و زانیاری هاتێکردن ڕەنگە ئێستا خەڵکێک بڵێن ئەی بوو نایبینێن عالمێک داهێنەرێک لە مسلمانان بێ وڵاتێکی مسلمانان خاوەن داهێنان بێ ئەم شتە خەتای مسلمانەکانە یان خەتای خودی ئیسلامەکەیە زۆر ئیتر بەس خەریکی قورئان خوێندنن نوێشکردن ئەگەر نوێژ نەکەی ئەمە
لە جەهەنەم شوێنەکەت ئەو هەیە ئەگەر ڕۆژ و نەگری ئەو هەیە ئەی بوو باسی خوێندن نەکرایە ئەگەر نەخوێنی مەسەلەن گوناحەکی ئەوەندە گەورەی هەیە ئەگەر ئەم عیلمەت پێ نەبی ئەگەر زمانەکان نەزانی ئەمانە باس کراون یان ئەمە شتی دنیاوین دەستخۆش ئەو بۆ ناخۆی عفو ماوس دوعای لە سەخیندرە زەواج ئەو مهمە بارەکە الله فیک بینە با چاری بخۆم کاکشوان ئەو هەموو مامۆستایە دێتن دوعات لۆ دەکا ئەتوو بڵێ دوعای مامۆستایەکی قبول نەبی قبول دەبی ینی دڵت نەرم نەبی ئەوە خەتای منە خەتای مامۆستاکان و دوعاکانیان نییە ئەوە بزمارەی باش لە منتدا لە ڕێ ئەو پرسیارەکەی تازە کردم کە خەتای ئیسلامیە خەتای خۆمان وانە ئەو هەموو مامۆستاکە الله فیک ئەو هەموو مامۆستای دێ یعنی ئەو هەموو مامۆستای دوعای دەکات و ئەگەر وایە ئەو پرسیارە هەر لێ گەڕێمادەم عاش خێری لە بۆ بکە لە ماڕێ ئینشاءڵڵا بۆ هەمیە بۆ هەمیە ئەی دکتۆر جان ئەی بارەکە الله فیک طبعا ئەوەی مێژووی زێڕینی ئیسلامی خوێن بێتەوە پێشاد بووبی ڕۆژێک لە ڕۆژان بیر لەوەی ناکاتەوە بۆچی مسلمانان داهێنانیان نەکردووە بۆچی عید و زانست و زانیاری مسلمانان وەکو زانا ئەوروپیەکان نییە لەبەرچی لە ئەساسدا دانانی بناغەی هەموو عیلم و زانست و زانیاریەکان زانای مسلمانەکانن بە دەلیل بەڵێ بەڵێ بە بەڵگا داهێنانی ئەبولقاسمی یەک لەو داهێنانی تۆپ و داهێنانی داهێنانی کامێرە و بەڵێ بەڵێ سەعات و کۆمەڵێک بابەتی عیلمی فەلەکیات و ئەو بابەتانە هەمووی زانای مسلمانەکان بووینە هەر هەمووی پێم خۆشە مامۆستایەکتر بانکەی چکە بابەتەکەی ما ئەو لەسەر ئەو مۆزوعانیە ڕۆژیشتر تایبەت بی بۆ مۆزوعی مسلمانان چەند داهێنانیان کردی لەو بابەتەی مسلمانان بوون بۆ یەکەم جار لەسەر ڕووی زەمین نەخۆشخانەیان دروست کرد لە دیمەشق یەکەم جار مسلمانان بوون هەر نەخۆشخانەیەکی زۆر گەورەیان دروست کرد کە لە فەڕەنسای خەڵک دەهات لە بەریتانیای خەڵک دەهات هەتا جارێکیان کابرایەکی فەڕەنسی هات دکتۆر مستەفا سوباعی دەجێڕتەوە لە کتابەکەی خۆی دەڵێ هاتە ئێوەندەر گوتی با بزانم عیلم و زانست و زانیاری مسلمانان تاقیکەمەوە بزانم ئەوانە شارەزانە هەر لایەن بۆ خۆیان نەخۆشخانەیان دانایە دەڵێ سێ ڕۆژ لەو نەخۆشخانەی بوو دکتۆرەکان ڕۆژانە سەردانیان دەکرد خواردنیان بۆ دەنووسی دوای سێ ڕۆژەکە گوتی ئەنگۆ نەتان زانی ئەم چیمە گوتیان بڕۆ تەواو ئەتوو هیچت نییە گوتی باش ئەم سێ ڕۆژە لێرەما لەسەر قەڵەوێرەی ما خزمەتم دەکەن خواردنم دەدەنێ میوانداری باشتان کردم بۆ نەتان زانی من چیمە فڕەنسیەکە بەڵێ گوتی ئەوە لای ئێمە میوان سێ ڕۆژ مافی مانەوەی هەیە مافی ڕێزگرتنی هەیە لە پاش سێ ڕۆژان ئەو جە لێ کۆڵینەوە دەکەین بزانین ئەو کەسە چ نەخۆشیەکی هەیە چ داواکاریەکی هەیە چ گرفتەکی هەیە گوتی ئێستا ئێمە پێت دەڵێن کات و هیچت نییە فەربوو بڕۆ ماڵی خۆتان دەڵێ ئەبوو جەعفەری مەنسوور کاتێکە قەسابخانەی دانا قەسابخانە لە ناو بەغدا شوڕەی هەبوو بەغدا شوڕەی هەبوو بازنەی بەڵێ دەڵێ لە کوێن دەر گوتی نەخۆشخانەی بکەینەوە نەخۆشخانەی لە بەغدا بکەینەوە لە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشن بە تایبەتی نەخۆشانی دەرونی پێویستیان بە هەوە کەش و هەوایەکی پاکەیە دەڵێ یەک لە زانایەکان گوتی ئەمن دەزانم لە کوێن دەربکەوە لە بەغدایە کامە بەغدا زۆر گەورە بوو کامە شەرق و غەرب و باکوور و باشووری بەغدا دەشێ بۆ کردنەوەی نەخۆشخانە دەبێت کەش و هەوایەکەی پاک بێ دەڵێ چی کرد ئەو زانایە هەستا لە ئەطرافی بەغدای گۆشتی دانا گۆشتی دانا پارچە گۆشتی دانا گوتی بزانم لە چێن دەر زۆر دەمینێتەوە تێک ناچی کە شوهوای ئێوەن دەرپاکە ئەلێوەن دەر نەخۆشخانەی دەکەینەوە ینی دیراسان لەسەر شتی زۆر نەبووە بەڵێ کارەبا نەبوو لە ناو زەمی دە و سەلاجە و بەڕادی هەڵبگیرێ گوتی دەبێت بەو شێوازە نەخۆشخانە بکرێتەوە لە شوێنێکی کردیانەوە کە لێوێن دەر گۆشتەکە زۆر تاخیر تێک چوو ینی تۆ سیر کە مسلمانان زۆر بەتوانا بوونە لەو بابەتانە زۆر شارەزا بووینە یعنی کۆمەڵێک شتی زۆر گەورە و گرنگیان کردی لە تاریخ و لە مێژووی ئیسلامی کە خەڵکی تر عقلی پێدا نشکاوە بەڵێ نووسین هەمووی هەروە بووە ئێستا دەبێ هەوڵەکان چوون بن خەڵکیمە بە تایبەت گەنج خوێندن چوونی بۆ قوتابخانە چوونی بۆ کولێژ هەتا ماستەر و دکتورە ئەوە نەبێ بەس چوون بڵێ شەهادەکی با بڕوانامەکی وەرگرتەوە دوای بۆ نمونە
دامەزراندن حەقی هەر هەمویانە بەڵام تەنها بۆ ئەوە نەبێ پامی گەورەتریان پێ بێت داهێنانیان هەبێ وەکو ئەوانەی پێشتر هەیان بووە زۆر جوانە بخۆی ئەگەر باسی پرۆسەی خوێندن بکەین پرۆسەی خوێندن سێ بابەتی زۆر گرنگی تێدا یەکەم مامۆستا دووەم منهەجەکە سێم یعنی لایەنی پەیوەندیدار کە دابینکردنی موچە و شوێن و جێگا و ڕێگای و ئەو بابەتانەیە یعنی دوای تەواوکردنی خوێندنیش تەعیناتە ئێستا بۆسەرم بۆ نمونە تۆ هەر چەند باسی گرنگی خوێندم کەی لە بۆ ئەمن باسی گرنگی خوێندم کە لە بۆ منداڵی خۆم بڵێم ئەم دکتۆرام هەیە وەرە توش بخوێنە دەڵێ بابە مەسەلەن بۆ نمونە ئەم تەعینم ڕەنگە کەسێکی دێت تەعین نەبی احتیمالی هەیە بۆ نمونە گلەی لەم بکاتن بەڵام هەموو کات و سات و سەردەمێک دەبێ ئێمە مناڵەکانی خۆمان فێرکەین خۆشەویستی خوێندن خۆشەویستی خوێندنەوەیان لەکە زیاتر بکەین حیفە بەڕاستی ئەمن دەبینم داتایەکم خوێندەوە ناو مۆبایلەکەم هەیە خەزم کردووە بۆ ئامادەکردنی ئەم بەرنمەیە تاچی عراقی بە 80 نەفەری ساڵانە یەک کتابی دەخوێنتەوە 80 نەفەر یەک کتابی دەخوێنتەوە 80 نەفەر یەک کتابی دەخوێنتەوە ئەو منەزەمەکە تایبەت بە باری خوێندن و خوێندنەوەیە لە جیهان ساڵانە بەڵاو دەکاتەوە یعنی حیفە بەڕاستی تۆ بە 80 نەفەر یەک کتابی بخوێنیەوە ئەوە پرسیار کرا ئەگەر باسی عێراقی پێشتر بکرێ و باسی وایە باسی هەر بەڵێ عراق هەر زمانی سەدام حوسێنی لە شەرق الئەوسەد والله ئەعلەم دووەم بوو یان سێم بوو لە ڕووی خوێندن و خوێندنەوە ئەوەندە گرنگی پێدەدرا المهم ئەگەر باسی خوێندن بکەین یعنی خوێندن شتێکی زۆر گەورە و پیرۆزە ئەگەر مامۆستایان کاد المعلم أن يكون نبيا پیشەکەی ئەوەندە گەورەیە ڕۆڵەکی ئەوەندە گەورە دەبینی ئەوەندە دڵسۆزە یعنی هەموو ژیانی عیبادەتە ئەو مامۆستا بەڕێزە دەستە قوتابخانە عیبادەتە والله هیچ فەرق و جیاوازی نییە لەگەڵ مامۆستایەکی بەڕێز کە وتار بێژی دەکات لەسەر مینبەرەکان کە دەوعە و بانگەوازی دەکات لەگەڵ کەسێکی تر بە شێوازیش تر فێری چونکە ئەو منداڵانە فێری عیلم و زانست و زانیاری دەکات خۆی زۆر زەحمەتە بە تایبەتی مامۆستای سەرەتایی ئەو منداڵە فێری نووسین دەکات فێری خوێندنەوەی دەکات فێری کۆمەڵێک بابەتی زۆر گەورەی فێر دەکاتن شتێکی زۆر گرنگە ئەو مامۆستایە ئەوی شەی دەکات حەق وایە بەڕاستی مامۆستا موچەی لە هەموو چین توشەکانی کۆمەڵگا زیاتر بێ لە هەمویان زیاتر هەزی لێ بگیرێ بەڵێ دکتۆر جان مادەم ئەوە باسمان کرد تەنها بۆ ئەوە نەبێ بچین شەهادەکمان هەبێ لە ڕێی خوێندن لە ڕێی کولێژ و هەتا دوای دکتۆرا و چوزانم ماستەر و دوای دکتۆرا و هەتا پرۆفیسۆر ئەوانە الحەمدولله لەناو کوردستانیش هەمانە لەگەڵ خوێندنی خۆی پسپۆریەتی خۆی وەرگرتنی بڕوانامە لەو تایبەتمەندیە کە هەیەی داهێنانیش دەکەن بە تایبەت لەم ساڵانەی ئاخیری یعنی دەستخۆشیڤە سپاسی بە بووان هەمی گەنج و ئەوێت هەوڵێت خۆیت تایبەتدن وەکو سەرەتا دکتۆری ژەماژەی پێکرد خوێندن بەبێ شەو نەخۆنی ناکرێ بە ئەستراحەت وڵا لە ماڵی خۆت بڵێ وڵا دەمە پرۆفیسۆر ئێکشوان یعنی ئەم بێژین زانا یعنی حەسکین بێژنەوان کەسە تووسا زانا شکیت بوارێکی دەبیە زانا و دانا دکتۆرێکی عزیز کە خودە حەس کردێ شەوەت گەلمە دابێت ناوا پاشی وێدا لەگەڵ ئەوەی کە دکتۆرە پزیشکی دەرمانسازە داهێنانێکی تایبەتی کردووە دکتۆر ئوسامە کەمال کە خودە حەس کرد ئەف شەوە دێت گەلمە دابێت ما حەس کرد میوانەکە دیژی مە هەبا سبحان الله ڕێکەوەی گەلە دیر بی ئەو ڤێڕانە گەشت دکتۆر ئوسامە گیان کەرەم کە ئەم گەلە خۆشحاڵین کو ئەف شەوە توش دێت گەلمە دابی و بەداهێنانەکەوە دێت ئەی ماشەڵڵا ئەی ماشەڵڵا قورسە بێم هاوکاریت بکەم یان نەوەک بشێنم مزبوط هێشتان بینە دکتۆر بابێتە ئێرە بۆی بە جوانی بە دیار مزبوط ئێرە ئێرە لەبەر ئەوەی خۆی شەرح دەکاتن دکتۆر ئیشەڵڵا خواخێر سلام علیکم وعلیکم السلام ماوەسە دەشتی خۆشەویست باشە نەحواڵتە باشە وەبەرەکاتوهو خۆشەویست لە چێ دکتۆر ئوسامە دانیشی بۆەوەی بێتێریان لە شوێنی دکتۆر حوسێنی دانیشی کاک دكتور وريرة عفوا بارك الله عفوا أستاذ دالي ونك وريرة دانشا دابشين بصورينهم دكتور برخصت سلام يا الله تمام وشيستن اي بارك الله انا ولوي دخل مقرنا يخبر استاذ صاوي استاذ تمام هيش تنزي كمان اي بارك الله كعكاوة بورا استاذ دكتور جان بخير بي اما تشي هنا بقربان دكتور اسامه جان يا ويش كمان بروفيشنال وجوان ومظبوط دركي ان شاء الله فيكم ندخو كجا شاشين يك بنزل دمنا كجان يعني او شو ميوانا كان هردو شتيان لقل خوين تو باسي داهنان كرد باسي داهنان كرد داهنانيش او بداهنان والله يا اخو سلام دكتور جانك استاذ رمضان شت فيروس واخبولك ان شاء الله يا ربي او داهنانيك كردوته بتخير والصدقه امين يا زبير حرب بردوامي خير امين يا رب بو اوانيك هاوكاريش امين يا رب العالمين دكتور امبتشا
جاره بسم الله ربي اشرح لي صدري ويسر لي امري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. طبعا پیش وقت سپاسێکی تایبەتم هەیە بۆ ئێوەی عزیز کە یارمەتی دەربوون لەوەی کە ئینشاءالله بتوانین ئەم پرۆدەکتەمان کە ئەپلیکیشنێکی تایبەتە بۆی بتوانین بگەێنین بە زۆرترین خەڵک و خەڵک بتوانین استفادە لێ بکەین ئینشاءالله. و بە پێویستی شێزانم کە بەڕاستی سپاسێکی بەڕێوەبەرانی میدیکۆش بکەین چونکە بەڕاستی لە ماوەی پێشانگای میدیکۆدا زۆر هاریکار و یارمەتی دەربوون لەوەی کە بتوانین پرۆدەکتەکەمان کە ئەپلیکیشنێکە تایبەتە بە کۆمپانیەکانی دەرمان بە مەندووبی دەرمان بە باشتر بگەێنین بە خەڵک. و جێی خۆیەتی سپاسێکی تایبەتیش بگەێنین بە تیمەکەی خۆمان کە فارماڕێت کە بەبێ ئەوان بەڕاستی بە هیچ شێوازێک ئەم ئەپلیکیشنە بەردەوامبوونی نابێت و زەحمەتە بێت. جە بەڕێزان بەنسبەت ئەپلیکیشنەکە پێش خۆشە پێش ئەوەی بچینە سەر ئەپلیکیشنەکە باسی بابەتێکی دیکە بکەین. بابەتی داهێنان بزانم پێش وەختە ئێوە باسی داهێنانتا کردو وایە دەبێت هەر باسی زۆر بە کورتی باسی واکە داهێنان عادەتەن کە ئەوەی کە کراوە ئێستاگەر دیقەت بدەین هەموو شتانێک کە داهێنراون لە دنیادا دووشتی زۆر سەرەکی پێکاوە. یەکەمیانەوەی کە کات بگەڕێتەوە بۆ ئەو کەسانی کە بەکاری دێنن بۆ داهێنانێکت کردو شتێکت کردووە ئەو شتێک کە بەکار دێنە لایەن خەڵکەوە بۆ نمونە کات بگەڕێتەوە وەکو ئۆتۆمبیل بالضبط بالفعل. دووەمیشیان چییە بۆ نمونە وزە و تاقە بگەڕێنێتەوە باشانی ئاسانکاریت بۆ بکە زۆر بە کورتی ئاسانکاریت بۆ بکە. جاستە نمونێکی جوان باس کرد گریمانەمە جارە ئەگەر بمان ویستایە بڕۆینە شوێنێکی وەکو تورکیا بۆ وڵاتێکی درا و سێمانەکە نزیکی شە بە حساب باشە پێویستمان بۆ با چەند هەفتە و بە چەند مانگ بۆ نەخەریکی بین تا ئەگەشتینەوە وانە بەڵام دوای سیارە هاتووە سەبوون لەوانێ بتوانین بە دووسێ ڕۆژ بتوانین بگەیتە ئەو شوێنە وانە دوایەوە تیارە هاتووە بە 1-2 ساعت دەگەیتە ئەوێ شتەکە زۆر ئاسان بوو وایە چی کردو بۆ سیارەکە کاتی گەڕاندۆتەوە لەوەی کە لە مانگێک بۆ نەبگەیتەوێ بە 2 ساعت دەگەیت وایە یان بۆ تیارەکە بە من باسمان کرد وزەی زۆریش وەروەها وزە و تاقەکەشت بۆ گەڕێنێتەوە ئیشەکەت بۆ ئاسانەکە ماندوو نەبی لەو ڕێگایە. جا ئێمە لێرە وەکو فارماڕێ بە حەقەت هەدەفی سەرەکیمان ئەو شتە بووە کە فارماڕێ ناوی ئەپلیکیشنەکەی یاڵڵا کاکە بە مۆبایلمان دەربێنین بزانین ئەپلیکیشنە دابەزێنین وەنیە بۆ ئەوەی زیاتری لێ بزانین دکتور لێرە باسیەکەن ئینشاءڵڵا چۆن بنووسین فارما بە PHARMA لەگەڵ ڕێکە بە کوردیە لە پلیستۆرەکە وڵی بە حەقت تا ئێستا بە ئەم قەس هەر نەماخستۆتە پلیستۆرە و جارە ویستمان تۆزێک گۆڕانکاری تێدا باشە فارماڕێ بوو جانتایە دکتۆریجە ئاستا دەین باسی مۆزەکانەکەین زوانە بۆی وازە حڕوم بێ بزانی هەوە بزانین هەوە سەوزە تا دەبێ هەو بێت یاخۆ لەشتان ساڵی جاواسی چیمان کرد بابەتی داهێنانەکە وتمان کە ئەوەش فارماڕێک ئەوی شەمان بۆکە باش فارماڕێ خۆی ناوەکەی لە چی هاتووە فارما مەبەستمان لە دەرمانە جا هەر شتێک پەیوەندی بە دەرمانەوە بێ ڕێەکەش کوردیە ینی بە کوردیمان کردووە شتەکە باشە مەبەستمان لێ چییە ڕێگا ئاسانکار و ڕێخۆشکەرە بۆ سلکی دەرمان جاشێ زۆر بە تایبەتر ئەو کەسانی کە لە کۆمپانیەکانی دەرمان داوامەکەن و ئیشەکەن باشە یان شتێکی تایبەتە بە ئەوان بۆ هەموو خەڵک نییە ڕشکەمەوە ناکەوت بۆ دروستەکەی خە من قوربانە ئوستازی خۆشەویست جا ئەو ئەپلیکیشنە وەکو باسمان کرد لەو دوو فەقەڕێ پێک دێت و ئێمە وەکو خۆمان دروشمەکەمان چییە your guidance is our priority یانی چی ینی ڕێگەنیشاندانی تۆ کارە لە پێشینەکەی ئێمەیە باشە خێریشە ئەرەوەڵە جا ئوستازی خۆشەویست جا فەرمو قسەی خۆ دوای دێم بۆ ئەمە دروست کراوە بۆ ئەمە دروست کراوە چەند کەسن لێرە ئەم شتانیان دروست کردەوە دکتۆر ئەمە ماشەڵا دکتۆر ئوسامە یەکێکە لەو نمونانەی کە لە کوردستانی خۆمان هەیە کە پێویستە هەموو کەسیشی پشتگیری ئەم کەسانە بکە و دەیان کەسی دیکەش ماشەڵا ئەلحەمدولیلە هەموویان ئەهانیە ئەکتیڤن پیاو کە کەسی وا دەبینی ئەتی شەرمەزار دەبی بۆ من بەس دانیشتوم بۆ شەرمەزار دەبی بۆ ئەتو هان نەدرێ بۆ ئەوەی هان نەدرێ بۆ من ئەوە باسکەم بەڵێ هەتا چەند پێویستە هەمومان هاوکاری ئەم کەسانە بین ئەوە یەک دووەمیش کە لەوە گرنگتر ئەم کەسانن علمەکی پێیە ناڵێ کاکە بەس بۆ خۆم بۆچی بدەمە خەڵک بۆچی بداتە خەڵک علمێکە تایبەتە بۆ خۆی شەو نخۆنی کردووە سوزانم پێوەماندی بووە بۆ ئەوها بە ئاسانی بداتە خەڵک جوانە دووشتی باز دەکەم لەسەر ئەو بابەتی دکتۆری زۆر دەستخۆشی لێ دەکەم پێویستە ئەو کۆمپانیانەی کە لە بواری پزیشکی ینی ئیش دەکەن هاوکاری مەسەلەن ئەو جۆرە گەنجانە بکەن کە داهێنانیان هەیە یعنی هەموو ئامادەکاریشان لە بۆ بکەن
لە ڕووی مادیەوە لە ڕووی تەکنەلۆژیاوە لە ڕووی دەورات احتیمالی هەیە مثلەن دکتۆر بستە شوێن وڵاتێکی تر زۆر پەرە بۆ بابەتەی بدا دەتوانێت کۆمەڵێک معلومات و زانیاری تریژە سەر ئەو بابەتەی کۆ بکاتەوە ئەوە لە ئیسلامدا خێرە بەڵێ من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له طريقا إلى الجنة يعني هر کەسێک ئاسانکاری بکە بۆی خەڵک فێری علم و معریفەت و زانست و زانیاری بێ ڕێگا بۆ دکتۆری خۆشکە بۆ کەسێکی تر خۆشکە خوای گەورە ڕێگای بەهشتی بۆ ئاسان دەکا خوا ڕێگای بەهشتی بۆ ئاسان دەکە کەواتە هاوکاریکردنی ئەوانە زۆر گرینگە بە هەموو بابەتێکەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم لەسەر پرسیارەکەی جەنابەت زۆر گرینگە ئەوەی کە علم و معریفەت و زانست و زانیاری هەیە بیبەخشێ بە کەسانی تر چکۆ یەکێک لە دوعاەکانی پێغەمبەر دەیفەرموو اللهم إني أعوذ بك من علم لا ينفع کە سوود و کەلک و قازانجی نییە کەواتە ئەو علما کە سوود و کەلک و قازانجی هەیە ئەوە بەڕاستی خەڵک سوودی لێ دەبینی هەر کەسێک سوودی لێ بین دەبتە سەدەقە بۆی جگە لەوەی کە دەبتە سەدەقە یعنی خۆشی لە ڕووی مادیەوە ئیستیفادەی دەکا ئەمن زۆر خەڵک پرسیار لە من دەکا دەڵێ بۆ نمونە بابەتێک هەیە دابەزیوە لە سایتەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆپیڕایتە مافی پارێزراوە ئەمن دەتوانم لەو بەرنامەی یان بەتایبەتی بەرنامەی بیناسازی زۆر خەڵک تەلەفۆن لەمە دەکا و پرسیار دەکا کۆمەڵێک شتی تێدایە کە تایبەتە دەبی بە پارە بکردرێ دەڵێ مامۆستا من دەتوانم هاچی بکەم و بۆ خۆم بەکاری بینیم بفرۆشمە کەسانتر دەڵێم حرامەوە کوردەکەی خۆمان بدزی دەڵێم دەرێ بۆ حرامە مامۆستا ئەو ئی کافرانە زۆر جار ئەو پرسیارە دەکرێت دەڵێم بابە ئەتو شەونخونی خەڵک دەدزی ئەوە شەونخونی کردیا تا گەیشتە ئەو کافر و مسلمان و نازان وەکو ئەوی وایە دەڵم قۆپیەکردن جاییزە دەڵێ نەخێر دەڵێم بۆ قۆپیە جاییز نییە لەبەرچی لەبەرەوەی ئەمن ئەگەر قۆپیەی لەسەر معلوماتی تو بکەم و لەسەر دەفتەری تو بنووسم کەواتە ئەتو شەونخونیت کردیا ئەمن نەم کردیا هەوڵم نەداوە کەواتە دەڵێم ئەتو هەوڵت نەداوە دەتەوێت بە ئاسانی بێتە بەردەستت کەواتەوە غەشە غەشش لە ئیسلامدا حرام من غەشە فەلەیسە مینە هەر کەسێک غەش بکە لە هەر کەسێکیش بکە ئەوە حرامە و جائیز نییە و لە سیستەمی مسلمانان و لە پەیڕە و پرۆگرامی ئیسلام دوور دەکەوێتەوە بەڕاستی دوای باسی ئەو فەرمودەش بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باز دەکا بلغوا عني ولو آية بس باسی حەدیث و قورئانە یان باسی هەموو علمێکە کە دەبی بڵاو بکرێتەوە لە مەجلسان علم باز بکرێت نەک حاشا غەیبەت بی باسی شتی بێمانابی دکتۆر با بچینە سەر ئەپلیکیشنەکە ئیشی چییە لە سەرەتاوە چۆن ئەمە دروست کراوە جوان یا الله کاکە ژوانجیان طبعا پێشوەختە بە پێویستی زانم هەندێشت باسکەین چکە ئەوە مێژووی دروستکردنی ساڵێک و 2 ساڵ نییە ئێمە الحەمدولillah تقریبا نزیکەی 6 ساڵ 7 ساڵە لەناو بازاڕی دەرمانداین وەکو بڵێ لە شەریکاتی دەرمان و شت داوامەکەین و ئیشەکەین جا لەو ڕۆژێک کە دەستم بە ئیشەکە کرد ئوستاز پێشوەختە بە یەک شتی دیکەش بڵم بخوا ئەتیزارم ئەگەر تۆزە زەحمەت بێشتەکان لە تێگەیشتن چکە بابەتەکە تایبەتە بە سلکێکی دیاریکە دەرمان سازان نوژدار و پزیشکان بالفعل هەوڵە دەم ئاسانترین شێواز بیگەێنن ئاسانی کەینەوە ئینشاءڵڵا بەڵام ئەگەر قڕس بوو ئەتیزارم هەیە بەنسبەت بابەتەکە وەکو باسمان کرد ماوەی تقریبا 6 بۆ 7 ساڵە ئەمە لەناو بازاڕەکەین الحەمدولillah دوایەوەی کە هەستمان بۆ کرد بەڕاستی فەراغێک هەیە بۆشاییەک هەیە ئەو بۆشاییە وتمان ئەمە خۆمان بە بەرپرسیار بزانین بتوانین ئەو بۆشاییە پڕکەینەوە یارمەتی میلەتەکەی خۆمان بدەین بۆچی دابنیشین چکە من وەکو خۆم ئێستا بۆ نمونە ئوستاز بابەتی کۆمپانیەکانی دەرمان کە دەرمانە دێنێتە ناو بازاڕەوە باشە ئەم دەرمانە بۆی بیفرۆشێ ئەبێ کەسێکی هەبێ لەو ناوەندە پێوترێ مەندوب یان نوێنەری کۆمپانیەکە باشە ئەو شخصە ئەچێتە لای چی لای دەرمانخانە لای کۆگای دەرمان لای دکتۆرەکان هەوڵەدا ئەو دەرمانە بفرۆشێ باشە لایەنە بزنسەکە لێ بگەڕم بەڵام ئەو شخصە وەکو خۆی پێویستی بە شتێکە بێت کە فارماڕێ خۆی ئاسانکاریەکی زۆری بۆ ئەم کەسانە کردو بۆ لەو لایەنەی کە سەرجەم دەرمانخانەکانی لە ناو یەک ئەپلیکیشندا کۆ کردوتەوە سەرجەم کۆگاکانی دەرمانی لە ناو یەک ئەپلیکیشندا کۆ کردوتەوە و سەرجەم دکتۆرەکانیشی لە ناو یەک ئەپلیکیشندا کۆ کردوتە ئەنی ئێستامە لە هەولێر 900 سەیدە لێمان هەیە 900 دەرمانخانەمان هەیە ئەو دەرمانخانە بە لۆکیشنەوە بە ناوەکەیەوە بە شوێنەکەیەوە ئیدی بە ناوی ئەو کەسێکە لە شەریکاتی دەرمان داواکات و لەگەڵیدا چ کاتێکیش مندوو ببینێت هەموو شتانەی تێدایە بۆ ئەپلیکیشنە ڕسقی کەس نابڕن نانا الحقی حق مامولانە نیە ئێمە ڕستیان بۆ داوینەکەی سەلامەت جا ئوستازی خۆشەویست وەکو باسمان کرد ئەو لایەنانە لە خۆیەگرێ ئەو کۆمەڵەشتە بۆی ئاسانکاری بۆ ئەو مندووبە بکەین باشە جا الحەمدولillah زۆر پێوەی هیلاک بووینەوە لایەنێکی شەکەی بەڵام خەریک بوون لەبەرەوەی نەتیجەی هەبووە ئەوە دڵمان پێی خۆشە
وەکو فکرەکە سەرەتا بەتەمانە بووین بە ئەپلیکیشن بیفرۆشین یان منە بیدێنە خەڵک باشە بەتەما بووین فقط وەکو بڵین ئێکسڵ شیتێک بێت شیت هەیە نازم معلوماتان هەبێ ئەو ئێکسڵە وەکو بڵی بەرنمەیەەکە کۆمەڵە جدول و شتێکە بە جدول بیدێن بە خەڵکی سفادی لێ بکە بەڵام دوایوتمان نا ئەپلیکیشن ئێستا ئەسڕەکە سورعەیە با بتوانین لە ڕێگەی شتێکی تری وەکو ئەپلیکیشنەوە بتوانین بیگەین بە خەڵک جا هەڵساین بە دروستکردنی ئەپلیکیشنەکە وەکو دروستکردنی ئەپلیکیشنەکە ماوەی 2 ساڵی پێچووە ینی 2 ساڵ چەند کەس بوون وەکو تیمەکە سەرەتا لەگەڵ برایەکی دیکە ئەزیزمان بووین بەڵامێدی ئەو لەگەڵمان بەردەوام نەبوو بەڵام وەکو پشتەوەی ڕوودا و حەدەسەکە بەزەبێت داکایەکان کە کۆمان کردوتەوە تقریبا نزیکەی 10 کەسێک دەبین باشە ئێمە سەرپەرشتیمان کردو یاخوەسەر دکتۆر ئاماری نەخۆشی تێدا نیە نەخۆش ئاماری بۆ نمونە من ساڵی ڕابردوو یعنی ئەگەر سەردانی دکتۆرم کردبی مەسەرم بۆ نمونە گرفتێکم هەیە لە مەسەرەن لە لوتم بۆ نمونە ینی دکتۆرە لە سیستەمی خۆی تۆماری بکە ئەو دکتۆرە فەحس و پشکینێکی عام بووم بکە بە ئەمن بۆ نمونە زەختم هەیە سوکەریم هەیە ئەم سبەی چوومەکن دکتۆرێکی تر کە ناوینی لێدا یان کۆدی من ڕاستەخۆ CV من کە لێنە لایانی نەخۆشیەکەی بداتە ئەو دکتۆرە جوان وڵای ئەوە خۆی سیستەمێکی دیکە هەیە ئوستاز ئەوە ئەپلیکیشنی دیکە هەیە دکتۆر چونکە ئەو هەڵە زۆر جار بووە مەسەرەن دەڵێ بالفعل بۆ نمونە ئافرەتێک عملیات کرا ئایدزی هەبوو ساڵی ڕابردوو وفاتی کرد لاولێر بۆ نمونە ئەگەر CV هەبە لەو ئەپلیکیشنی مەسەن لە لای دکتۆرەکە بووە عملیاتی نەدەکرد ڕاستە وڵی عفۆن ئەگەر دکتوریش بزانێ ئەوە سیستەمێکی ترە دکتوری جوابزان باس کرد پێشتر کاک محەممەدیش باسی کرد پرۆدیوسەر هەم ئەپلیکیشن هەم کارتێکە هەر نەخۆشێکی تر ئەم کارتە ئایدیەکی خووە جوانە و ئارکۆدێکی لەسەر ناوی مەسەن ژوان عابد محەممەد سعید لە فلانە دکتور بچمە فلانە دکتور بچمە فلانە وڵات ئەم کارتەی لە کنەخۆی ئەم کیو ئارکۆدەی لێ بدا هەموو سەردانکردنەکانم لە دەرمان وەرگرت خۆت دەتوانی خۆت تۆمار بکەی لەو ئەمەش لە کوردستان هەیە دەتوانی بە خۆت تۆمار بکەی من ئەوە ناوەمە ئەو نەخۆشیانەشم هەیە بسمە هەر دکتۆری بەڵێ فەرمو جاو ساز پشتیوان بەخۆ بەتەمایان دێ ئەپلیکیشنی تریشین لە خزمەت بەرداوام بیناوە ئینشاءڵڵا ئەم جارە هۆکەینە نەخۆشان ینی هەر بڵین تایبەت منێ بە سلکێکی دیاریکای وەکو بڵی کۆمپانیەکانی دەرمان بەڵام بۆ ئێستا حاڵی حاضر ئەومان بەردەست ئەمە جانتا کەسەکە ئەمە جانتا کەسەکە جا بۆ جانتامان داناوە لەبەرەوەی علامەتێکە یان بڵین ساینێکە بۆ مندوبەکان عادەتەن مندوب بە جانتاوە ئەچێتە ناو بازار دەرمانەکانی خاتە ناو جانتاوە ستۆچی پێ و بەزەبێت دەرمانەکان خاتە ناو جانتا این جای باتە لای سەیدەرەکان یان دکتۆرەکان و پێیان شانەدا جا بۆیە ئەوە لەوە هاتووە بەڕێزان بەشی وەکو بڵێ فارماڕێ چی تێدا هەیە 6 بەش لە خۆیەگرێ وەکو وتمان بۆ چی شتێکە بۆ ئەوەیە کە ئێمە ئاسانکارکەین بۆ چێ بۆ مندوبەکان ئەو کەسێک کە نوێنەری کۆمپانیای دەرمانە بۆی دەستی بگا بە کڕیارەکانی کڕیارەکانی 3 بەشی سەرەکێگرێتەوە فارماسی دەرمانخانەکان باشە و بەشی دکتۆرەکانمان هەیە کە نزیکەی 2600 دکتۆرمان داخل کردووە باشە بە تەواوی کوردستان 2600 دکتۆر و بەشی هەستی خۆوانی تێدا دکتۆر هەست لەکوێ کاسێرچی لێ بدا وڵی بەخوای نازانم هەر بنووسە دکتۆر دکتۆر عیادەی نییە ئەگەر عیادەی نەبێ ناناتوە دەکا کە دڵێ هەریەکەک شتەی دەڵێ ناڵان باشە دکتۆر کاژبانجی ئەفو لێگەڕی دوادینەوە سەری خۆشتەوی بەشی دیتۆرەکە بۆ شێوازە دوای بەشی هۆسپیتالمان هەیە هۆسپیتالمان بەسمان لی نەخۆشخانەیە نەخۆشخانەکانیش دوو بەشەگرێتەوە دووبارە بەشی فارماسیەکە گرێتەوە بەشی دکتۆرەکانی شەگرێتەوە ئەوانش دووبارە داخل کرا دکتۆر جان لێرە یەک نقطە خەڵکیش دەتوانێت استفادەی لێوەرگرت بوون منە فران نەخۆشخانە لە چییە بالضبط ئەوە بکەوتمان مستقبل بەتەمای شتێکی وا دروستکەین بۆ نەخۆش یعنی شوێنێک بێشلانە دەرمان لە شوێنێکم بەدەست دەکەوی بالفعل بەتەمای بۆ خەڵکی استفادەی نییە ئەخجاری ئەوە تێدا ئەوە ستێفی دا لێمان ناشکرا مەکەن فکرەکەی من بوو بردی لێمان ناشکرا مەکەن دەبی سەهمت هەبی دەبی سەهمەبی یەخوە سەلامت بن ئەو هۆسپیتالەکە بەشی مجەمەعاتی تۆبیمانەیە کۆمەلگای پزیشکی دووبارە ئەوش بەشی دەرمانخانەی تێدا و بەشی دکتۆرەکانیش تێدا ئەو بەکو بڵێ ڕێخستنێکە بۆیان بۆی شخصێک بندوبێکە گەربی لە ڕێگەی کلینیکەکەەوە دکتۆرەکەی خۆی ببینێتەوە ئەتوانێت لێرە سێرچی بۆ بکەن و بەشی دراگستۆرمانێ کۆگاکانی دەرمان باشە کۆگای دەرمانش عادەتەن بۆچی بەکاردێ وەکو بڵێن شوێنێکی جوملەیە باشە هەموو دەرمانەکان لەوێ کۆکراوەتەوە بەسی هەولێرە جارێ دکتۆریان ئەمە سلێمانی دۆکیش وا خەریکین تەواویکەین لە پرۆگرێسە ئینشاءڵڵا شتیان بەخوا لە ماوەیەکی نزیک دەتەواوی ئەو کۆگا و دکتۆر و ئەو بەڕێزانە کۆیان لە بۆتان الحەمدلله زۆر زۆر باشە زۆر دەستگریان کردی ئەرەوەڵا بە تایبەتی لەبەرەوەی کە
لە ناو پێشانگای میدیکۆ ئێمەکە بە خەڵکمان ناسان زۆ دەستخۆشیان هەبوو بۆی کە شتێکی وامان داهێنا چکە کاژمان ئاگادار بن ئەم ئەپلیکیشنە کۆپیکراوی هیچ ئەپلیکیشنێکی دیکە نیە یعنی حساب بکەن کوردەواریە خۆماڵیە شتێک نییە بڵێم وڵات کاکە من سەیرم کردبێ بزەبت لە ئەوروپا هەبیان لە وڵاتە عەرەبیەکان هەبێ هێنابێتم کۆپیم کردبێ دروستم کردبێ هەستمان کردووە لە ناو ئیشەکە بووینە خۆمان فراغێک هەبوو بۆشایەک هەبوو ئوستیمان ئەو بۆشایە پڕکەینەوە جا لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنەوە پڕمان کرد بەڵێ جا دڕکسۆرەکانیش هەموو تێدا هەیە ئوستاز و فارماسی چینەکەش ئەو وەسمان لە زنجیرە دەرمانخانەکانە دووبارە ئەویشمان هەمووی داخل کردووە و لێرە بەشێکمانێ ئوستاز ئەو بەشی ماپە هەموو دەرمانخانەکان و شتەکان لێرە داخل کراوە ئیتر لێرە بۆ خۆت بە کلیکێکە توانێت هەر هەمووی بەڵێ دەتخوا کە بڕۆ سەر شاری مامۆستان ئێستا بەخوای وا بزانم بەس لای خۆمان 4-5 دەرمانخانە چیلیە ئێستا بە چاوان ماڵ دەوێت بە هەندێک پرسیاری دەکەی هەدی لە تەنیشت خۆمان ئەتیزار و داوا لێ بردنمێ ئەگەر تۆزێک خاو بێ مشکلەکە لە ئەپلیکیشنی لەو سیستەمەیە تۆزێک باشە با بچینە سەر وتمان کوێ شاری مامۆستان لەسەر 150 بەرامبەر ڤێلاکانی سراوە تاکسیم گرتووە باشە با ئەبدێت بێتەوە باش دکتۆر جان ها تازەش باسم کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی یعنی بلغوا عني ولو آية لێرە مەبەستی چ بووە ئاەت لە ئاەتەکانی قورئانی پیرۆزە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یان هەر علمێکە پێتە بیبەخشە خەڵکیش فێرکە وەکو چۆن کە قورئان خوێنێک خەڵکیش فێرەکە فێری قورئان خوێندن دەکا کەسێکیش زانستە چی پێ خەڵک فێری ئەو زانستە بکات چوونە بەڵام هەموو شتێک پێ بدە یان بەشی خۆی هەڵگری مەسەلەن سڕ المیهنە هەیە دەڵێن جوانە ئەوجا دکتۆرە هاڕاوەسیەتان قسەیتەوە دەکەم ناچی شەمانی ئوستاز ئیسلاحاتی خۆت والله خودستا ڕازی بە دکتۆر ئەوە سەیدەلەکانە بۆ نمونە هەڵۆ سیروان هەیە ڤانێسا هەیە دادرەس هەیە کلینیکا کڕۆم هەیە والله هەر بژی والله دەست خۆش ئەگەر نییە پێم ماڵە نییە دەست خۆش هەر بژی خۆشەویستن ئەی دکتۆر باڵێ ئەوە شتێکی زۆر جوان باس کرد پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە گوتت ئەو عیلما مەسەلەن خێر و ئەجر و پاداشتی دەگاتێ لەگەڵ ئەوەی کە مەسەلەن دەیکاتن ئەوە شتێکی زۆر گرنگ بوو خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ ئیقرا بیسمی ڕەبیک یعنی هەموو عیلم و زانست و زانیاریەکان دەڵێ سەرەتا بە ناوی خوای پەروەردیگار چونکە ئەگەر عیلمەکە بە ناوی خوای نەبوو چۆن ئێستا ئیسرائیل ئەو هەموو چەک و تەقەمەنی لەسەر غەزە تاقی دەکاتەوە کۆمەڵێک شتی تر هەیە لەسەر تاقی دەکرێتەوە کە دینی لەگەڵدانە بە هەمان شێواز دکتۆر زۆر دڵم خۆش بوو کە هات ئاەتێکی قورئانی خوێندەوە ئەوجا دەستی بە قسەکان کرد کەواتە بۆچی خوای پەروەردیگار دەفەرمی ئینەما یەخشە الله من عیباده العلماء و لەبەر چی لەبەر ئەوەی ئینسان چەندی فێری علم و زانست و زانیاری بوو زیاتر خوای پەروەردیگار دەناسێ کە زۆر خوای ناسی ئەو کاتی زیاتر لی نزیک دەبتەوە بۆ خەڵک دەڵێ ئێستا گوناحی مەلای بە هەفتای خۆ قسە ڕاز نییە ئەسڵ و ئەساسی نییە چونکە عولەمایەکان زیاتر خوای پەروەردیگار دەناسن ئەولاترە لە خوای بترسێن ئەدی باشە پرسیارێک لێرە دەکرێتن بۆچی شەیطان کە دەڵێن کە ڕاز نییە بۆچیش دەرێن شەیطان مامۆستای مەلایکەتان بووە و یاخی بوو سەرپێچی ئەمر و فەرمانەکانی خوای پەروەردیگاری کرد جارێ شەیطان مامۆستای مەلایکەتان نەبووە مەلایکەت پێویستیان بە مامۆستای نییە یعنی تا کانە من الجنی ففسق عن بەڵێ ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم شەیطان قسەیەکی دەکە زانستی نییە لە قورئانی پیرۆز باس کرایە زانستی نییە قسەکەی کەواتە دەڵێ شەیطان زۆر زانا بووە زۆر زانا نییە بە بەڵگا شەیطان بوو قسەکەی چییە ئێستا بواری دکتۆریە دەڵێ ئەسجود لمن خلقت طینا ئەمن سوزدە بۆ کەسێکی بەم کە لە قوڕ دروست کراوە خلقتني من نار أمن لآقر دروس كراوة وخلقته من طين أيش اللي قردروس أنا خير منه أمن اللي باشترم باشا تسبي وركية بلي آقر لقري باشترا تسبي وركية لدنياي لتسيستم الشيء أوبي ورهية دكري أمن بلهم قصب لبيالي باشترا دكري نخير قصب بس براور دكري بتزوركاني تري قصب وايا ئەو چایش ئەو دەرمانچایش بە جۆرەکانی تری دەرمانچا بەراورد دەکری کەواتە خودی بەراوردکردنەکەی کە شەیطان لە خوای پەروەردگار لە قورئان بۆین باس کرێ بۆی خەڵک بزانی کە
کە شەیتان ئەوەندە عالیم و زانایەکی گەورە نەبووە خەڵک بڵێ ئەدی لۆ شەیتان خۆی مهم کەوە بارەکەڵڵا دەڵێ ئەمن ئاگر دروست کردی ئەم لەوی باشترم ئێ باشە پێوە نییە ئەتو بڵێ تەسبیح لە سعاتی باشترە پێوە نییەوە تەسبیح لە تەسبیح چی دیکە مەسەن قەزوانی لەوەی عافیە ڕۆلێک سوفلان و فیسارمان هەیە کۆمپانیای ئەو لەوی باشترە کەواتە خودی بەراوردەکەشی غەڵەتە خودی بەراوردەکەی ئەو جا پرسیارەکە جواب دەمەوە ئەو لە کاتی دکتۆری دەگرم تەمان داوای بردن ئەو مڕاوەغەیە دەڵێ بەلیغوا عنی وەلەو ئایە هەر حیکمەتێک هەر داناییەک هەر شتێکە سوود و کەلک و قازانجی هەیە كل معروف صدقة هەموو کار و کردەوەی چاکە سەدەقەیە هەر چی دەیزانی لە باشە لە چاکە بە خەڵکی ڕابگەینە ئەوە پەیامی پێغەمبەرانە الحكمة ضالة المؤمن أينما وجدها فهو أحق الناس بها علم وزانس وزانياري تاكا وجواني وباشا هو لمسلماني بزربو مسلمان أولاد الهر شو نجيجا شيء هبو بيدوزيتو است الدكتورة برزا بونو من داهنان شكده لو بواري أولاد المسلمانك بيدوزيتو چون كأجر مسلمان بو استغلالي خلشي ترناكا نالي دبي إلا بو من بي دەڵێ خەڵک دەبی ئیسیفادەی بکە ئێستاەوە بیر لەوەی دەکاتەوە خەڵک چەند ئیسیفادەی دەکە لەو ڕۆژانە برایەکی بەڕێز مارکێتی هەبوو ساڵانە زەکاتی دەدا گوتی مامۆستا ئەو ساڵ هیچ قازانجم نەکردیە هیچ قازانجم لە مارکێتی خۆم نەکردیە گوتم وەڵاهی چەند ئەوە تەیە کارمەندت هەیە گوتی 8 گوتم 8 کەس لەکنەت و کارمەندە گوتی بەڵێ گوتم ئەو 8 کارمەندە قازانجێکی زۆر گەورەیە گوتی کو گوتم تو 8 عائیلەی نان دەدەی 8 عائلە بەهۆی تۆوە بژێوی ژیانیان دابین کراوە ئەوە گوتم گەورەترین قازانجە لە بۆ تو قەت مەڵی قازانجم نەکردیە ئەو خێرێکی زۆر گەورەیە چەند فەقیر هاتیە گوتم پارە لێوە نەگرتیە گوتی وەڵا زۆر گوتم هەم قازانجە زە ئەوەی دکتۆر خودی دانانەکەی خێرێکی زۆر گەورەیە خودی دانانەکەی صدقة جارية بالضبط چون بکەنە صدقة جارية چۆن بیکەنە صدقة جارية خۆی ئەو بابەتە ئەگەر پەرەی پێ بدرێ لە بوارەکانی تر کە ئاسانکاری لۆ من کرا ئەو صدقة جاريەیە ئەو جا عیلم کە سوودی هەبوو بەردەوام دەبێ بە دڵنیاییەوە جەناب پێشانگای میدی کوش بە سپۆنسەری میدیای کوردستان بەسەری بوو ئەوش هەر خێرە وڵای داوای سرودەکەم لێ کردیا ئاگام لێ نییە قۆپیەمان کرد سرودەکەش چێن هۆنراوەکەی مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس لە چێن دەرگۆتیتی نووسی هۆن سرودەکە هۆنراوەکە لە ڕەوزەی بەرامبەر پێغەمبەری نووسیتی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو جات باش لە کەلیماتەکان بگرێت چ دەڵێ بەدەنجی مامۆستا دەشتی ئەی بارەکە الله فیک وەڵڵاهی باشترین داواکاری بوو من ميواني تو من ميواني تو من ميواني تو من ميواني تو ميواني اخواني خانا داني تو ميواني اخواني خانا داني تو
ودواء قمت قصي حضرتي رسول الله ما رمدنا أبقى ظالم حزنابو بسمة وشارب مدنا خدمة حضرتي رسول الله للروزة الشريف بكما ودرك عالدغان أبقى للروزة الشريف بكما ودرك عالدغان بكما الله فيك وإن شاء الله دكتور يا ربي بارك الله فيك رستي أو برافو رزانش والله يا ربي خواه پاداشتان بداتەوە ڕۆڵێکی زۆر گەورەتان هەیە لەو بەرنامەی دەستان خۆش بی خوای گەورە جزای خێرتان بداتەوە بارك الله فيك بەڵێ إن شاء الله خودش تجر عظيم دكتور بارك الله آمين أجمعين يا ربي بە هەندێک لەگەت دکتوری باسی AI بکەین فەرموو دوای ئەوەم لەو باسکە دکتور گیان هە لە ڕەمەزانان خەڵک هەمووی ئەلحەمدولیلا خەریکی قورئان خوێندنە بەس چەندە موهیمە تی بگەین لەناو قورئان باسی چ کراوە زۆر جوانە يعني هم باسي دنيا هم باسي آخرت بس تنها خويندنا والنبي بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين دري سي ختمه بكرت صار ختمه بكرت بسم الله الرحمن الرحيم أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها أي أوتشون باسي كين دكتور جان جانك أستاذ بعض باسي جيري داس كرده وابليكيشني نويدي اي اي ولا كردستان بتايبت بزيشكان درمان سازان حتى تسرى دتواني وتانا كلق لو اي وربكرن ومستقبلا بتمان تيكلي كان لقل او ابليكيشن كدروستي دا كان برهم دين شتي وا والله استاذ خوي اي كنت كراوكي ارتفيشال انتليجنس وتجري دسك جاء أو بحقت شتيكي زور باو ترند يستلا نو عالمه أو آخر علمه طبعا بس هدي وكو خومان إما وكو خومان وكو أبليكيشني فارمر أو تقريبا توزع شتيكي جوازه بلان برادري ترمان هي بالضبط لهمان لأنا إيشكا ولا بيشانغاي ميديكوشا لقل ما نابو ريك أو شتي كردوا بأي خريج بو سيستمي كي وادروس كا بكردي إيشكا لقل إذا بكردي كبرسيار اللي كل بكردي جواب الداتو تر الحمد لله جنزي زور بتوانا مان هيلو لأن أنا وبراستي ضلمان بيان خوشة وضلنياش إن شاء الله قلنا نتيجة زور باشتر وهي شتيتر زور هي استدي بسيك أو بابتانش بون من شات جي بي تي كهي بإنجليزي لتواني استفادة زور باش لبكي منوكو خوم لزور بي بابتا كان قرب ما كاتب بوب قرأته دوباره موضوع إذا هنا كي كاتب بوب قرأته دوباره بيش با شات جي بي تي بس تي بوي اشتكان بو آسانكا جاب حقت بالفعل إن شاء الله وبرانا خريجين واجان بشتوانيام كإن شاء الله توفيق يا مدة وأول سري مجبر وكو يارمتي وبرانا شدي إن شاء الله فبراي نزيكي إيمن لا ميديكوش لقل ما بون رفاقات ما دروس كردوه ليرة وصلاة ورزمان هي بويان هاشتاج بإيما بكري لخدمتي يعني إن شاء الله ما شاء الله يا أخوة السلام دكتور جان صندق رنجة تيبجين نكبس بخينين وكنت تازش باسم كرت القرآن دخينين يترمانا كاني بزانين تفسير كي بزانين نكبس تنها خوين دنبي يتر بس تماشا كردن بي اش زانين ما خواي قورا باسي صدا كالم قرآن بيروزا جوانا خوي گرنجی قورآن لەوە دایە کە تۆ تێبگەی کە تێگەیشتی عملی پێ بکەی ئەگەر هیچ عملت پێ نەکرد هیچ لە ڕنگ و ڕووسار لە ئەخلاق و ڕەوشتت لە کڕین و فرۆشتنەوە مامەڵەکردنت لە بازرگانی کردنت ڕەنجی نەداوە کەواتە هیچ سوود و کەلک و قازانجێکی نییە چۆن خوای پەروەردگار لە باسی نوێژێ دەفەرمێ ئین الصەلاة تەنها عن الفەحشاء والمنکەر لباسي روجي دفرمي لعلكم تتقون لباسي حجي بهمان شواز لباسي زكاة دفرمي لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى بهمان شواز لباسي روجي شتيكي زور جوان بازك خواهي پروردگار لكوتاي آياتي واجبوني روجي يا أيها الذين آمنوا
كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. همو مقاصدي مبستو امانزي روجي لعلكم تتقون دار رنگ ذاتوا چون خوای پروردگار سبحانه وتعالى كروجي لسر مواجب كرديا نايوي اما الا گۆڕانکاری لە ژەمەکانی خواردنمان بکرێ نايوي ڕاستە ئەمە گۆڕانکاری لە سیستەمی بەرنامەی تو کرایە ئێستا بەرنامەی ژیانی تو ئێستا بەو شەوە هاتووی لێرەی کاتەکانی تر غەیر ڕەمەزان لێرە نی لە ژەمەکانی خواردن تەیە لە خەو هەیە خوای پەروەردگار دەفەرمێ ڕۆژی تەنها گۆڕانکاری لە سیستەمی خواردن ناکە دەبی لە سیستەمی ژیانت بکە ئێستا ئەمە قسەی دەکەین نەفەر هەیە لە کۆمنت جنێ و بەمە دەداتن کەواتە ڕەمەزان هیچ سود و کەلک و قازانجی بەوانە نەگەیاندووە بۆ لەبەرچی پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سڵات وسەلام من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة من أن يضع طعامه وشرابه هر کەسێک ڕۆژی ڕاستەڕێی نەکا هیچ گۆڕانکاری لە ژیانی نەکاتن خوا پێویستی بەو ڕۆژەی نییە دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لەفەرمودێش کە زۆر کەسێ بە ڕۆژی دەبی ئیلا برسێتی و تینیتی بۆ دەمینێتەوە گۆڕانکاری ناکات ئەو زاد و زەخیرەی کەمەی کە لە ڕەمەزانیش کۆی دەکاتەوە دەیخاتە سەر تای تەرازوی ئەو کەسەی کە جنێوی پێدەدا ئەو حەدیسە زۆر خۆشە کاتێک کە پێغەمبەر لەناو کۆمەڵێک سەحابە دانیشتووە دەفەرمێ دەزانی مفلیس چییە ئەوانیش گوتیان مفلیس ئەوەیە لە کەنەما دینار و درهەمی نییە فەرمی مفلیسی قیامەت چییە ئەو کەسێ بە قەدسیایەک خێر و چاکە و حەسەناتی هەیە بەڵام چی کردیە لەو گۆڕی کۆمنتێکی ناشرین لە بۆ مامۆستا مەلادەشتی دەنووسی لە بۆ من دەنووسی لە بۆ دکتۆری دەنووسی لە بۆ جەنابەت لەو گۆڕی چاکەی ئەو ڕاستە و خۆ دەستە ناو تای تەرازوی چاکەی من ئەو جا ئەوە خوالی خۆش نابی ئیلا دەبی ئەم گردەنی ئازاکەم ئەگەر ناقەت خوالی خۆش نابی ئەمنیش لە ژیانی خۆم بڕیارەکەم دای هەرچی جوونم پێ بدە گردەنی ئازانەکەم بڕیارمدایە هەرچی ناگۆڕدرێ نەخێر لە جەژنیش قەت ناگۆڕم قەت ئەو کابرایە زانایان قسەشی زۆر جوانیان هەیە دەڵێن زەریعترین کەس بۆ جەهەنەم کە بەرەو جەهەنەم بچی ئەو کەسەیە کە گوناهێک بکە مافی خەڵکە مافی خەڵکی بە تەمای خەزینەشی کۆکەیەوە لە هەموو خەزێنەیەوە ئەو خەڵکە کابرا ڕاستە خۆ دێتە سەر ئەوەی خەزێنەی من کابرا بەخۆی دکتۆر ڕەحم بەخۆی ناکە بەخۆی ڕەحم بەخۆی ناکەم لەو ڕەحمی پێ بکە ئەو جا خەڵکێ مامۆستایەکێ گردەنی ئازا کردیە دووسان جۆکرەوە گردەنی ئازا کردم تەواو دەچەند قسەی پێ دەڵێتەوە ئەگەر ئەمن لە ڕۆژی قیامەتی چاکەکانی پێ بژمێرم ئەو کاتی دەزانی کاریگەری ئەو قسە خراپەی کردیەتی چەند گەورە بووە چەند گەورە بووە بڕیارمدا گردەنی ئازا نەکەم بە هیچ شێوازێک هەر کەسێک جنێو بدا هەر کەسێک بوختان بکە هەر کەسێک قسەی نەشیاو بکە لە لای منەوە گردەنی ئازا نەبێ مافی خۆمە کە داوای لەو بەرنامەی ئەوانەی ڕۆیشتینە قەت شتی وانە بارەکە الله فیک دەی دڵت نەرم بی ببوورە بەخوای خێری باشترت لە داوای چی خێری بکەن بەخوای دیارە زۆرمان ئازار چێشتیە زۆرمان ئازار چێشتیە لە دەست کۆمنتی نەشیا و ناشرین زۆر ئەمن ببوورە بە مامەسە دەشتی بووم بۆ قسەی بکەم لە چەند ڕۆژێک بەر لە ئێستالەیەک لە بەرنامەکان کەناڵە ڕاگەاندن بەرنامەم هەبوو ئەتلەتیکۆ مەدرید لەگەڵ ڕیال مەدریدی گەمەی هەبوو دوای بەرشلۆنە لە ئەتلەتیکۆ مەدریدی بردەوە ئەمیش گوتیان مامۆستا ڕئیسیە ئەمن بەرنامەی کۆمەڵایەتیم هەیە بۆ خەڵکە و دکتۆر ڕەمەزانە وەزع بار و دۆخەکە خۆش نییە خەڵک دڵی ناخۆشە حەزی لێیە کەسە قسەی خۆشی بۆکە مامۆستا ڕئیسیە لەسەر ئەوەی کە ڕێ بەرشلۆنە لە ئەتلەتیکۆ مەدرید گوتم دەستی خۆش بی گوتم ئەتلەتیکۆ مەدرید دێ لە ئەم ناوە قسەکەمەوە کرد گوتم دێ لە ڕیالی دەباتەوە هەموو جارش لە بەرشلۆنەی دەدۆڕێ واللهی بە چاوی خۆم تەماشای کۆمنتەکانم کرد قسەم بەخوای جوم بە بابم درایە بابم چەند ساڵە وفاتی کردیە بە خێزانم درایە بە خوشکم درایە لعلكم تتقون ئەگەر لەوەی نەبی ئەگەر ڕەمەزان برا عزیزەکەم ئێستاوا لە کۆمنتی جوونی بەم دەدێ ئەگەر ڕەمەزان هیچ گۆڕانکاری لە ژیانی تو نەکرد باشە بوو بە ڕۆژی لەبەرچی بە ڕۆژی ئەمن لەو ڕۆژانە برایەکی بەڕێزم دیت بەخوای گەورە لەگەڵ من دانیشت بوو لەسەر مێزی گوتی مامۆستا من ئیشەکەم دەکرد ئیشەکەم کەتە ناو سۆشیال میدیای ئەوەندایان جوون بە مندا سوێندی بە قورئانی خوارد گوتی 3-4 ڕۆژان چوومە لای دکتۆری دەرونی چوومە دکتۆری دەرونی دکتۆر ڕێنمایی دەکردم حەبی دەدامی هەتا ئاگام لە خۆم نەبی گوتی قەلبم ژیانم تەواو تێک چوو منداڵەکانم لە ماڵی هەردەگریان ئەو قسەی دکتۆر باس کرد ئیمامی عەلی قەولەکی زۆر جوانی ئەمنەوەی دێنمەوە یعنی دەرێ جەراحات السینانی لها التئام ولا يلتام ما جرح اللسان يعني بن شينا خنجرة ليش نابن شينا خبرة
اي بارك الله فيك دكتور جانك ام قال خوش حال بين خوش يسكايش يا اخو خير تام بارك الله فيك الله يحزم لين يا حزماني وسعاده شداش مديستان خوشه اي بارك الله يا اخو قال خوش حال بين كوتا قسيب كبكورتي اگر مازال هبي ما مستخلج اخي پیشکش خلق زور دبینم لە کۆمنتی لە تۆڕۆ کۆمەڵایەتیەکان دەڵێ مامۆستایان دەستنە کەناڵی حکوومەت قسەی ناکەن ئەمن دێرە بەس داواکاریم هەیە داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە ئەو کەناڵە ئیویە داوای لێ دەکەم خەڵکێکی زۆر لە بەندیخانەکان دەستگیر کراوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە چوو فەتحی شاری مەکەی کرد فەرمووی ئەنتوم الطلقا بڕۆن ئەوەی دژمنایەتی لەگەڵی هەبوو ئەوەی زۆر خەڵک هەبوو هەڵە کەم و کورتی لە ژیانی هەبوو زۆر کەسێ ئێستا لایانی پەیوەندیدار خاوەن حەقی یعنی عافوی کردیە بەس یعنی حکومەکەی ماوە لە سزن داوا دەکەم لە سەرۆکی حکوومەت کە مافی ئەوەی هەیە دەسەڵاتی هەیە هەزاران خەڵک هەیە ئێستا چاوەڕی ئەوی دەکە ئەو جێژنەی لە ماڵی خۆی بکاتەوە هیوادارم یعنی چاوێک بخشێنتەوە بەو حکومانی ئەو کەسانی کە خاوەن حەق لیان خۆش بووە ئەوە یەک دوو داواکارم کۆمەڵێک مامۆستای بەڕێز ئیمام و خەتیبن ینی مامۆستای زۆر بەتوانانە لە بەندیخانەکان هیوادارم ئەوانیش ئازاد بکەن داواکاری سێمیشم ئەوەیە دوو مامۆستای زۆر گەورەمان هەیە کە زۆر دەستێکی گەوریان هەیە لە داوە و بانگەوازی یەکەشان مامۆستا کرێکارە یەکەشان مامۆستا مەکوانە سەرۆکی حکوومەت داوای لێ دەکەم وەکو هاوڵاتێکی ئەو کوردستانەی ئەو براگەوراتی بنوێنی لە ڕێگای عیلاقاتی نێودەوڵەتی هەوڵ بدا ئەو دوو مامۆستای ئازاد بکرێ بەڕاستی ئەگەر لە ژیانی خۆمان هەمومان سەردەمانێک بە بابەتی براکوژی و کۆمەڵێک شتمان هەبوو لە ژیانی خۆمان لە ڕابردوو بەڵام ئێستا مامۆستایەکی مامۆستا کرێکاری پیاوەکی عالیمەکی زۆر گەورەیە خزمەتێکی زۆری کردیە بەرەنگاری بەحەز بوویتەوە بەو تەمەنەی حەقوانی لە سزنێبی هیوادارم مامۆستا مەکوان بە هەمان شێواز هیوادارم سەرۆکی حکوومەت عیلاقەی خۆی بەکاربینی بۆی ئەو مامۆستایانە ئازاد بکرێت فزۆکو تعلیق چیکسکە مە گوتمان گردنی ئەوانە ئازەکە بە کومین دڵی تویان شکاندیە تو ئێستا داوای زۆر گەورە لە حکوومەتی دەکەی توش گردنی ئەوانە ئازاکە توێگەر ئازاد یاگەمیش ئازادی ئەی بارەکە الله فیک ئەم گەلە خۆشحاڵ بی ئەم کەناڵی هەموو کوردێکە ئیتر بەس هاوکاری نەکەگەر لای کەسێکەوە بی هەموو کوردێکە دکتۆر ئەم گەلە خۆشحاڵ بین دکتۆریش دەڵێ سەم هەیە بەس بۆ ئەوەی بزانین سرود نەڕواتەوە دکتۆر ژیان توش قسەی خۆت من ڕووەکەمە گەنجان ئینشاءڵڵا پێم خۆشە یەک شتیان بیرخەمەوە چکە ئەو فکرەیە من ناڵم تقریباً 5-6 ساڵ لە مێشکم ئەچوو دەهات قەلەق بووم لەسەرەوەی بیکەم یان نەیکەم ئەنجامی دەم یا ئەنجامی نەدەم بەس ئەو حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەڵێ كل ميسر لما خلق له هەموو کەسێک ئاسان کراوە بۆ ئەو شتێک کە وەکو بڵێ بۆی دروست کراوە جا لێرە بەحەقەت هەستم بۆ بەرپرسیارەتیە کرد هەستم کرد کە بەڕاستی ئەو شتە مادەم خراوەتە مێشک و هزری منەوە ئەبێ کاریە سەر بکەم ئەبێ ئیشی پێ بکەم جەست دوئێت بەزەبەت ئەی دەست خۆش جا قەسدەکەم لێرە ئەوەیە ڕووەکەمەوە گەنجان هەر کەسێک کە فکرەیەکی جوانی نوێی پێیە با ئیشی لەسەر بکە بیکاتە عەمەلی بیکاتە جدی بیکاتە ئەمری واقع و ئینشاءڵڵا پشتیوان بەخوا ئەو قسەیە کە گوتم کاکە کۆمپانیای نایکەوە نەڵێن لە خۆیەوە ئەو قسە چی فڕێداون ئەم گەلە خۆشحاڵ بین مامۆستا جان خۆزگە لە ئاخریش جێمان لە دەنگت بابەس کاتەکەی ترتەوە کاکە شتەچی کورتی 2 دقەی وباركون تو شتي كورت السلام عليكم ورحمه الله وبركاته خذي خير وهمي وبنفسك يا مولاي صلي وسلم دائما ابدا على حبيبك خير خلق كلهم صلاة صلاة ورجنا وخنا وبدا وسزاتي وزيد لو بغنبري محترم مولاي صلي وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم محمد بشر وليس كالبشر بل هو ياقوتة والناس كالحجر مولاي صلي وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صلي وسلم دائما حبيبك خير خلق كلهم محمد سيد الكونين والثالث
فريقين من قرب ومن عاد